وردبینی لە لیستی ئەمنیەکان بۆ مانگی پێنج دەستی پێکرد و پارەی مووچەی مانگی چواریش گەیشت. پارتی چووە ژێرباری بەشداریکردن لە هەڵبژاردن و سەرۆکایەتیەرێمیش لە ئانووساتی دەرکردنی مەرسومی هەڵبژاردنە. ستاندەر زانیاری لەبارەی سودی ئەگەری دەستپێکردنەوەی فرۆشتنی نەوت بۆ خەڵکی کوردستان ئاشکرادەکات. سڵاوتان لەبێت لە ستاندەرەوە گرنگترین هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. شاندی دیوانی چاودێری عێراق لە هەولێرن و بەشێک لە یارکەکانیشیان پرسی وردبینیە لە لیستی مووچەی ئەمنیەکان بۆ دابینکردنی مووچە بۆ مانگی پێنج. هەنگاوەکە دوای ئەوە هات کۆتایی هەفتەی ڕابردوو ئومێد سەباح سەرۆکی دیوانی سەرۆکایەتیەرێم داوای لە وەزارەتی ناوخۆ پێشمەرگە کرد لیستی ناوی پێشمەرگەوەی ئەمنیەکان ئامادە بکەن. لە نوێترین لێدوانیشیدا ئەمڕۆ قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی هەرێم ڕایگەیاند سبەی لیستەکە ڕادەستی بەغدا دەکرێت. ئەمڕۆژ بەغدا ڕەزامەندیدا بۆ خەرجکردنی مووچەی مانگی چواریش ئەمنیەکان کە دوایین مانگ بوو بەغدا لە ڕێگای کۆدەوە مووچە بدات. ئەمڕۆ کۆمسیۆنی باڵای سەربەخۆی بەشداریکردنی عێراق ڕایگەیاند پارتی دیموکراتی کوردستان ئەمڕۆ نووسراوی بەشداریکردنی هەڵبژاردنیان پێشکەشی کۆمسیۆن کردووە. هەنگاوەکە دوای ئەوە هات کە پێشتر پارتی بایکۆتی هەڵبژاردنی کردبوو. هەر ئەمڕۆژ لە دیداری لەگەڵ باڵیۆزی فەڕەنسا نێچیروان بارزانی ڕایگەیاند ئەم ساڵ هەڵبژاردن بە بەشداری سەرجەم لایەنەکان بەڕێوە دەچێت. بە پێی زانیاری ستاندەریش تا کۆتایی ئەم هەفتەیە سەرۆکی هەرێم مەرسومی ئەنجامدانی هەڵبژاردن دەردەکات کە پێدەچێت بکەوێتە ناوەڕاستی مانگی دە. گفتوگۆکانی هەرێم و بەغدا بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی کوردستان بۆ دەرەوە لە ڕێگای کۆمپانیای سۆمۆ بەردەوامە. ئەمڕۆژ کۆبوونەوەی سێ قۆڵی نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیەکان لە بەغدا ئەنجامدرا. بەپێی یاسای بودجێ عێراق بۆ بەرهەمهێنانی هەر بەرمیل نەوتێک 14 دۆلار دانراوە کە پێشتر کۆمپانیەکان داوای 26 دۆلاریان کردبوو. بەپێی زانیاری ستاندەر ئەگەر پرۆسەی فرۆشتنی نەوت دەست پێ بکاتەوە بەغدا بودجێ و بەرهێنان جگە لە مووچەی کە بۆ کوردستان دەرخانکراوە بڕەکەی 2 تریلیۆن و 400 میلیارد دینارە بۆ هەرێم دەنێرێت و تایبەت دەبێت بۆ دەستپێکردنەوەی پرۆژەکان.